ماوەی 4 ڕۆژە لەلایەن حکوومەتی عێراق بەهۆی دابین نەکردنی کارەبای پێویست لەلایەن حکوومەتی هەرێم شەبەکەی پەیوەست بە دەرهێنانی کارتی نیشتیمانی کە جێگرەوەی ناسنامە و ڕەگەزنامەی عێراقیە لەسەر فەرمانگەی کارتی نیشتیمانی چۆمان داخستووە. ماوەی 2 مانگە معاملاتەکانم تەقدیم کردیە ئەوڕۆ هاتیمە على ئەساس کارتەکەی وەرگرمەوەش دەڵێن شەبەکە نییە بەغدا شەبەکەی ڕاگرتیە ئاجا ئێستا ئەشیاکانیشم لێرە دانابن على ئەساس کارتەکەی پێوەرگرمەوە بەڵام دیارە شەبەکەکە نییە و ئەشیاکانم وەرگرتەوە زەواجم کردیە هێشتا ناوی خێزانەکەم نەکردە سەر ناوی نفوسەکەی من ئێستا هەویەکەم ناوی خۆم لەسەر و خێزانیش ناوی خۆ ئێستا ناوەکان نەکەتینە سەر یەکدی ئێستا لە معاملات باوەڕ ناکەم مەسەلەن ئیشەکانم بڕۆ ئیشوکار و مامەڵەیەکی هاوڵاتیان لە نفوس لە جنسیە لە هیچ وەلاسڵ هیچ ئیشێکی هاوڵاتیان کە پێویستی ڕۆژانەیە لەو نفوسی چۆمان مامەڵەکانیان ناڕوات و خەڵک هەیە لە ڕانیەوە دێ لە هەولێرەوە دێ ماڵی لەوێن دەرێ بەڵام نفوس شتەکان لەسەر ئێرانەیە هیچ مامەڵەیەکی نەڕوات. بەهۆی نەبوونیە و پەیوەندیە لەگەڵ ناوەندی گشتی لە حکوومەتی عێراق ئێستا کاری و هاوڵاتیان ڕایی ناکرێت لە دروستکردنی کارتی نیشتیمانی و گۆڕین و دەرهێنانی ناسنامە و ڕەگەزنامە و مامەڵەی هاوسەرگیری و لەدایکبوون و کۆچی دوایی و بەڵگەی تۆماری و تەواوی کارەکانی پەیوەست بە تۆماری گشتی کەسی وەستاوە. ئەمنەوە چەندە هەزار لە ناحیە عاجومەران سەردانی ئەو فەرمانگەیە دەکەم ئیشەکان وەکو پێویست ناڕوە لەبەرەوەی بوتە ئەلکترۆنی سیستەمەکە بەوەی پێویستی بە کارەبا هەیە و چەندە هەزار سەردان دەکەم دەڵێن کارەبا نییە داوا لە حکوومەتی دەکەم ئەو شەشانە چارەسەر بکە لە بۆی هاوڵاتی ئیش و کارەکانی وەکو پێویست بەڕێوە ناسی خەڵک لە شوێنە دوورەکان ڕادێت هەیە لە ڕانێت ڕادێت لە سۆران لە هەولێر ڕادێت لێران ئیش و کارەکان لۆ بەڕێ ناکرێت چونکە نەبوونی کارەبایە ئەو کارەبای نیشتمانێکە ئێستا وەکو پێویست نیە چەند ڕۆژەکە ینی پەچی خستیە ئەوەش گرفتێکە لە بەردەم هاوڵات ینی هاوڵاتی نازانانی ینی چۆن بە چ شێوازێک ینی ئیش و کارەکانی خۆی بەڕێ بکات. بەپێی زانیاریەکانی و فەرمانگەیە چەند جارێک لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی ڕەگەزنامەی حکوومەتی ناوەند ئاگادار کراونەتەوە ئەوانیش لایەنە پەیوەندیدارەکانیان لە حکوومەتی هەرێم ئاگادار کردوتەوە بە نەبوونی کارەبای پێویست ناتوانن بەردەوام بن لە ڕایکردنی کاری هاوڵاتیان کەچی تا ئێستا نەتواندراوە ئەو بڕە کارەبایە بۆ ئەو فەرمانگەیە دابین بکرێت. کەم تەرخەمیەکانی لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی کارەبای 24 سعاتی بۆ فەرمانگەی کارتی نیشتیمانی چۆمان وای کرد دوای چەندان جار ئاگادارکردنەوە لەلایەن حکوومەتی عێراق دوجار شەبەکەی ئەو فەرمانگەی ڕاگرت ئەمەش وای کردووە کاری هاوڵاتیان لەو فەرمانگەیە ڕایی نەکرێت. ئیسماعیل عوسمان کورسات نیوز چۆمان.